ئێمە جوتیارەکانی پارێزگای کەرکووچین ناحیە شوان قەرانزیر ئاڵتون کۆپری سەرگەڕان تازە یایچی هەموو لێرە گەرم تەسلیمەکەین ئەم ساڵ هەندێک قەراراتیان دەرکردووە زۆر تونند و تیژە بەرامبەر فەلاح واکا بەروبوومەکەمان وەرنەگیرێ ئێمە کە گەنمەکە دێنین مەسرفێکی زۆری لێەکەین زۆر لە سەیتەرەکان معاناتمان هەیە تا دەگەینە سایلۆ نمونەیەکی لێ وەرەگرنەی بێنە مختبەری کەرکووک کافحسیەکەن یەکسەر ڕەفزی بۆ دەرەچێ ڕەفزە و بی بە دەرەوە کاکە بۆ ڕەفزە و بی بمە دەرەوە ئەڵێ دەنیشی نیسکمان تێ دۆزیەوە ئەو بنەوتەوە ئێمە خۆمان لە بین نەهێنێ وەرمانگرتووە کە شەریکەیەکە عید وەزاری زراعەیە بە پارە لیانمان کردوەسە نەفسی تۆکێ خۆی نەگەڕینەوە ڕەفزیەکەن خۆی لە تۆز معلومات لەسەر مختبەر هەیە چۆرو کە شتێکە زەرری هەیە تووشی سەرەتان تەکە لە 102 مسموحە زیوان هەیە کە مادەکە تاڵەکە مەسموحە ئەم نیسکە ئەڵێ ڕەفزە نیسک کیلۆی بە 1500 دیارە گەنم کیلۆی بە 400 دیارە یعنی نیسکەکە خواردنە زەرری نییە بەس وەکو حوزێ دۆزیوان تۆ بروبوومەکەمان لێوە نەگرن بوونەیەکمان کردو لە پێش سایلۆ کەرکووک وەک جوتیارانی کەرکووک وەک فەلاحەکان بە هەموو چین و توێژەکانەوە بە کورد و عەرەب و تورکمانەوە بەڕاستی لە وەرگرتنی گەرمی ئەم ساڵ ئێمە زۆر زەرمەندین حکوومەت هەنێ بڕگەی زۆر قورسی لەسەر ئێمە داناوە ئێمە بنەتۆمان لە حکومەت وەرگرتووە من خۆم فەلاحم سێترێ لە گەرمم هێناوە بۆ سایلۆ بنەتۆکەم لە حکومەت وەرگرتووە ئێستا هەمان بنەتۆمان هێناوەتەوە بۆ سایلۆ ئەڵێ نیچکی تایە بەڕاستی نیسک خواردەمە نییە نیسک زەرێکی لە ناو گەنمە حکوومەتی عێراق پێویستە ئەم بڕگەیە لادا لە سەرمان بۆی کاراسانیمان بۆ بکە ئێمە لە سەیتەرەکانش هەر زەحمەتمانێ لە سەیتەرەکانش ئەڵێ گەنم مەمنوعە هەی هاوار لە قانونی عێراقیە خوت کەی مەمنوع بووە خواردەمەنی کەی مەمنوع بووە